بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ. گفتوگۆی ئەمڕۆمان گفتوگۆیەکی هەمەلایەنە ئەبێت لەگەڵ کاک شیروان شەمێرانی ڕاوێژکاری ئەمیداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان. مەبەستمانە لەم گفتوگۆیە بەپێی ئەو کاتی کە لە بەردەستمانە قسە لەسەر کۆمەڵێک تەوە بکەین کە بەلای بینەری کوردەوە جێگەی پرسیار و مەبەستێتی کە زانیاری لەسەر هەبێت. ئەوەش قسەکردنە لەسەر ڕێکەوتنی لێوان لایەنەکان، کاریگەری ئەم ڕێکەوتنە لەسەر قۆناغی داهاتوو، هەنگاوەکانی ڕۆشتن بەرەو ڕێفراندۆم و لەو ڕێگەیە ئەوترێت لە ماوەی نزیکەی ینی 100 ڕۆژ کەمتر ماوە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم ڕێکەوتنی لایەنەکان، کاراکردنەوەی پارلەمان، یەکتر قبولکردن، چۆن ئەوترێت لەسەر مێزێک دانیشتن بۆ ئەوی پێکەوە داهاتووی ئەم وڵاتە دابڕێژنەوە، چونکە قسە لەسەر ئەوە هەیە و ئەمە یەکلا بۆتەوە کە ڕێفراندۆم پرسێکی حزبی نییە، بەڵکو پرسێکە تایبەتە گەل میلەت قەراریتیایە و پرسێکیشە تایبەتە بە داهاتووی کوردستان، پرسێک نییە بۆ ڕۆژێک و دوان بێت. و هەر لە بەرنامەکە مەبەستمە قسە لەسەر ڕایەگرتووی ئیسلامی کوردستان بکەین سەبارەت بە ڕێکەوتنی لایەنەکان و سەبارەت بەو تۆمەتانی کە ئاراستەیان نەکرێت. زۆر جار یەکگرتووی ئیسلامی کوردستان بە حکمیەوەی بە مەسافەیەک لە لایەنەکان خۆی ڕاگرتووە. ئەمە قسەی من نییە، ڕانیە، بەڵکو ڕایەکی وا هەیە لەسەریان کە بە یەک مەسافە لە لایەنەکانەوە خۆی دوورگرتووە. ئەمە وای کردووە زۆر جار چ لە پرسی ئەو کاتە بێت کە پەرلەمان پەکخرا، چ لەو کاتش بێت کە لە ئێستادا وترێت بەرەو ڕێفراندۆم هەنگاوەنین. و مەبەستمە لە بەرنامەکە بەپێی ئەو کاتی لە بەردەستمە قسەیەکیش لەسەر یەک لیستی پارتە ئیسلامیەکانی هەرێمی کوردستان بکەین و ڕایەگرتووی ئیسلامی کوردستانیش بە شێوەیەک لە شێوەکان بزانین. مامۆستا شیروان شەمێرانی ڕاوێژکاری ئەمیداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان، زۆر زۆر بەخێر بێن، ماندوو نەبن. هەر بژین ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم. لە ئێستادا لە هەرێمی کوردستان جیاواز لە جاران گۆمی سیاست و گفتوگۆکان سوڵقاوە. باسی ڕێکەوتنی لایەنەکان ئەکرێت، باسی کاراکردنەوەی پارلەمان ئەکرێت، باسی ڕێفراندۆم و یەکەم هەنگاو بەرەو سربەخۆیی ئەکرێت. خوێندنەوەت بۆ کۆی ئەم پرسانە چییە بۆی بە پرسیارێکی گشتی بچینە ناو گفتوگۆکەمانە؟ من ئەوەی ئێستا ئەگوزارە بسم الله الرحمن الرحیم، ئەوەی ئێستا ئەگوزارە حاڵەتێکی ناتەبیعیە، نائاساییە و سروشتی نییە. چونکە ڕاستە هەندێک هەنگاوی سیاسی و استحقاقاتی یاسایی هەن لە بەردەمی ئێمە لە هەرێمی کوردستان کەوا پێویستە ببڕێت. هەنگاوێکە بمانەوە و نەمانەوە ئێستش خۆمانی لێلابین مانگێ دوو مانگ ساڵێکی کە هەر پێی ئەگەین، واتە بێ ئەو استحقاقاتە یاساییانە یان ئەو استحقاقاتی سیاسی و نەتەواییەکەوە لە بەردەمانە ئەبێ ببڕێت. بەڵام بڕێنی ئەم استحقاقاتانە بم بارودۆخیەوە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئەبم شێوەیە بۆی بڕێ شتێکی خراپە، باش نییە، جوان نییە. ئەوەی کەوا دیاردەیەکی زۆر قابلی قبولکردن نییە و نەخوازراوە لەوەی کەوا ئێستا هەیە، بریتە لە شێوازی پەیوەندی سیاسی لایەنەکانە بە شێوەیەکی گشتی کە بووە بەهۆی ئەوەی کە بەداخەوە لە باتی ئەوەی کە ملت فشار بکاتە سەر لایەنەکان هەتا ئەوان خۆیان بسازێنن لەگەڵ یەکتری، بەڵام لەلایەن لایەنەکانەوە شۆڕ بۆتەوە بۆ ناو ملەتی شوای کردووەکەوە ملەتێکی کەرد کردووە. جەنابەت ئەزانی لە ڕۆژنامەکانە، لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە، لە چایخانەکانە، لە بابەتەکانێکەوە ئەنووسرێ پارچە پارچەبوونێک کردبوونێکی دەرونی عەقڵی لە نێوان لە ناو کۆمەلگای کوردیا دروست بووە بەهۆی ئەو بارودۆخە گرژەی کە سیاسیکەوە هەیە، هەروەها بەهۆی ئەو بارودۆخە ناباشە کۆمەڵایەتی و بژێوی و حکوومەتداریەکەوە ئێستا لە هەرێمی کوردستان ئاکرێت. پرسێکە دووروژاند ئەوەی ئەو باسی کە وترێت هەمیشە هاوڵاتیانە بێ بەشدار بن لە کۆی پرسە سیاسەکان و ڕایان لەسەری هەبێت، بەڵام ئەوەی ئێستا ئەبینرێت بە شێوەیەک لە شێوەکان بە تایبەت لەو کاتێک کە پارتە سیاسەکان بە شێوەیەک لە شێوەکان پێکەوە کۆکنین، میلەت و بنکەی جەماوەری پارتە سیاسەکان براونەتە ناو گفتوگۆیەکەوە کە ڕەنگە دراوسەیەک لەگەڵ دراوسەیەک، برایەک لەگەڵ برایەک، خزمێک لەگەڵ خزمێک، ینی دوو کارمەند لە شوێنی ئیش هەمویان بەرکەوتنیان هەبوو بێت، ینی لەسەر ئەو مناقەشانەی کە ڕۆژانە ئەگوزارێ لە نێوانیان. ئەمەشیان نادروستە، نابێگومان ناتەندروستە. حاڵەتی ئاسایی ئەوەیە کەوا میلەت هەمیشە ئەگەر چی ناکۆکی سیاسیش هەبێت لە نێوان حیزبەکانە، خۆی ناکۆکی سیاسی، ململانی سیاسی، هەتا ئاستی یەک بێتاقەتکردن، یەک زوێرکردن، ئێشگاندن بە یەکتر، ئەمە حاڵەتێکی طبیعیە. بەڵام لە چوارچەوەی ئەخلاقیاتێکە بمێنێتەوە، ئەخلاقیاتی چ ئینسانی ڕێسەنایەتی کوردی یان ئاینیش،
ئەوەی کەوا خۆی گەورە ویستویەتی لە نیگاکەی خۆیان ئەو ئەخلاقیاتانە هەم لە ممارسەکردنی سیاست ئەوەی کەوا نائاساییە ئەوەیە کەوا میلەت بێ بە بەشێک لە ئەم ململانەی کەوا هەیە حاڵەتی هیچ لە کاتێکە لەسەر ینی سەرچاوی نەهامەتیەکانی میلەت ئەوترێت بە شێوەیەک لە شێوەکان بارودۆخەسیاسیکەوە ئێستا هەیە ئەوە هۆکارێکی ڕاستەوخۆیە بۆ ئەو نەهامەتێکەوە ئێستا لەناو میلەتە هەیە حاڵاتی ئاسایی ئەوەیە کەوا میلەت هەمیشە دیوارێکی قایمی پۆڵایینی یەکپارچەی بەهێز بێ بۆ ئەوەی کەوا لە کاتێکدا کە ئاستی دارمانی سیاسی دارمانی حتا قیەمی سیاسی دارمانی حکوومەتداری دارمانی ئابووری دروستە بێ ملت خۆی بەو دیوارە پۆڵایەنە بەهێزە یەکپارچەی ئەو دارمانە بگرێتەوە ئەم فشار بکات دروست بکە بەڵام لەبەر ئەوەی کەەوە بارودۆخی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و عێراقیش تەنانەت زۆر نائاساییە تەماشاکەی میلەتیش بووە بە بەشێک لە ئەو پارچەبوونێکەوە لە ناو سیاسەتەکانە هەیە جەماوەری کوردستان بەش بووە بە ناو حیزبەکانە باش ئەمە ئەگەر بۆ دەنگدان بێ ئەگەر بۆ تەئیدکردنی پرۆژەی سیاسی بێ ئەگەر بۆ تەئیدکردنی پرۆژەی کۆمەڵایەتی بێ ئەگەر بۆ کاتی ڕۆشتن بۆ هەڵبژاردنەکان ئەمە حاڵەتێکی طبیعیە چونکە تۆ کاتێکەوە ئەتەوێت دەنگ بی حتمما لەسەر پرۆژەیەک یان لەسەر سیاسەتێکە لەسەر ئینتیمایەکی حزبی سیاسی تۆ ئەو دەنگادەی ئەوەی کەەوە نائاساییە ئەوەیە کە کەرت بوون و بە حیزبی بوون بۆ بە بەشێک لە پێکاتەی دەرونی و عەقڵی تاکی کوردی لە کوردستانە واتە جەماوەری هەرێمی کوردستان جەماوەرێکی ئەگەر جائز بێ بڵێ مەدەنی ڕۆشنبیری یەک پارچە نییە جەماوەرێکی بە حیزبی بووی سیاسی کەرت بووە لە کاتێکەکەەوە هەڵوێست دەگرێ لەسەر بنەماکان هاتە بنەمای بەرژەوەندی یان بەهای ئەخلاقی یان بەهای مرۆی یان بەهای باڵای میلەت هەڵوێست ناگرێ ڕاستەوخۆ لەسەر ڕایەک یان ئینتیمایەکی سیاسی حیزبی کەوا هەیەی هەڵوێست دەگرێت ئەگەر خراپیش بێ ئەگەر لە قەناعەتی لە ناخی خۆیان قەناعەتی وابێکەوە ئەم مەسەلەیە هەڵەیە بەڵام ئینتیمای سیاسی وای لەیەکە ئەمە ئەکرێت بۆ من بۆ کادرێک یان بۆ کەسێکی تر ئەو هەڵوێستە بگرێت لە چوارچەوەی حیزبەکە تەئیدی حیزبێکە بەڵام ئەو کردبوونێکەوە ئێستا لەناو جەماوەرە هەیە بۆیە ئەوە لەلایەن یەکگرتووەوە یەکێ لەو داواکاریانە و داخوازیانە و لەو هەنگاوانەش کە تا هەمیشە جەختی لێکەوە هەتا ئێستاش جەختی لێکاتەوە بۆ ئەوەی کەوا پێش هەر هەنگاوێکی سیاسی کە ڕێفراندۆمە یان نەتەوەیی یان هەر هەنگاوێکی یاسایی سیاسی جەماوەری کە هەڵبژاردنە بنرێت پێویستە ئەم بارودۆخە هەمواریکەوە لەناو هەرێمی کوردستانە هەیە چاک بکرێتەوە ئەویش تۆ ناتوانانی لەناو جەماوەرەوە بۆی بڕۆی بەڵکو ئەبێ لەلایەن حیزبە سیاسیەکانەوە بۆی بڕۆی یەکخستنی لەسەر ئاستی حیزبە سیاسیەکان یان لەسەر ئاستی کەسی یەکەمی پارتە سیاسیەکان ناتوانین کەسی یەکەم لە حیزبەکان جیا بکەیتەوە یعنی هەمیشە ئەوترێ کاتی ئەوان گفتوگۆ بکەن بڕیار لای ئەوانە بەڵام کاتی سەرکردایەتی مەکتەبی سیاسی گفتوگۆکات مەبەستمەوە نییە کە هەموو بڕیارەکان لای ئەوانە و ئیلا ئەبێ ئەوان کەسی یەکەم چ ڕێکخەرە چ ئەمیندارە چ ئەمیرە چ سەرۆکە چ سکرتێرە ئەو بێت بەڵام ئەوتی ئەوان گفتوگۆ بکەن ناگەڕێنەوە بۆ کەس و شارەزای سروشتی حزبەکەی خۆیانن و ئەگەن بە ئەنجام ئەوەندەی من بە یەکگرتو ئەڵێم جنابی مامۆستا سەلاح ئەمیندار ڕێی حەسم لای ئەوە بە هەموو شتێک و حاڵەتێکی طبیعیە بەڵام بڵێ ناگەڕێتەوە بۆ کەس یان لە کەس ناپرسێتەوە یان حساب بۆ کەس بەڵام حتمەن بچێتە کۆبوونەوەیەکەوە پێشەسەڵی هێوازانێ ئەگەر بە حیزبی مامۆستا ینی عادەتی وایە هەمیشە دانیشتن ئەکا یان ڕاوەرەگرێ یان پێشتر ڕای ئام ئەزانێ بەڵام ینی لەو کەسانە نییە کەواتەوە بڵێ حساب بۆ کەس ناکە ئەگەر ئەمە بۆ حیزبێکی تر جائز بێ ئەتۆغیانێکی هەبێ بەسەر حیزبەکەی خۆیان بە هەر پاساوێک بە ئایا بە پاساوی مێژوویە یان بە پاساوی کاریزمایە یان بە پاساوی عقل تەکتیکی و تەنزیماتە یان بە هەر شتێکی تر ئەوە لە یەکگرتووە ئەوە دروست نییە بەڵام بە شێوەیەکی گشتی من وازانم لایەنی کەسی یەکەمی حیزبەکان لە حیزبەکان جیا ناکرێنەوە ئایا کەسی یەکەم کۆ ببێتەوە هەموو لایەنەکان مەکتەب سیاسیەکان یان دەستەی باڵیان کۆ ببێتەوە بە هەر شێوەیەک لە شێوەکان من وازانم هەنگاوی یەکەم وەڕای یەکگرتووش ئەوە یەکەوە پێویستە کۆدەنگی لایەنە سیاسیەکان دروست بێت ئاشت بوونەوەیەکی سیاسی نێوان حیزبەکان دروست بکرێ و هیچ کەسێک تاریک نەکرێ و هیچ کەسێک وەلا نەکرێ و هیچ کەسێک چەکوشی شکاندنی ئێسکی بەرامبەرەکەی بەرز نکاتەوە تۆ مێژووی کورد بخوێنەرەوە هەمیشە لە کاتێکە هەڵدراوە هەر لە یەکلایەنێکیکە بسڕێتەوە ئەو ڕەتفعلێکی بەهێزتری بووە وای کردوکە ئەو بێتە بەردەم ئەوە هەر لە سەرەتای قسەکان تا ئاماژەت بەوەدا کە دۆخەکە نائاساییە و مەترسیدارە و نادروستە ناتەندروستە
شتەکان خراپن بە ئاراستەیەکی خراپە ئەڕۆن لە ماوەی ڕابردوودا جارجار ئەمان بینی لە کۆڕ و کۆبوونەوە و سیمینار و دانیشتن و گفتوگۆیە مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەست پێشخەری هەبوو یان چ بە ئاشکرا چ بە نەهێنی قسەی ئەکرد لەگەڵ لایەنەکان دانیشت بۆی پێکەوە گفتوگۆ بکەن لە ئێستادا مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادین کە هەمووەکو کەسایەتیەک هەمووەکو ئەمینداری حزبێکی گەورەی کوردستان لە گۆڕەپانەکە بە شێوەیەک لە شێوەکان حزوری نییە و خۆی لە ڕاگەیاندنەکان دوور ئەگرێت و هیچ دەست پێشخەریەکیشی نییە پرسیارەکەی من ئەوەیە مامۆستا سەلاحەدین بێهیوا بۆ لە چارەسەرکردنی کێشەکان مامۆستا سەلاحەدین نەوەستاوە و هەتا ئێستا جاری یەکەم یەکگرتوو جەنابەت ئەزانی باجی زۆری هەندێشتی داوە چ لە ڕێگەاندنەکان چ لەن جەماوەری حیزبەکانی ترەوە چونکە جەماوەری ئێمە وەکوتم جەماوەرێکی حیزبیە باجەکەش ئەوەیەکەوە یەکگرتوو لەسەر هەندێک بنەما کار ئەکات بنەمای یەکەمیان ئەوەیە ئەگەر چی خۆی هەندێک قوربانی بایان خۆی بەشەکەی بچووک بێتەوە بەڵام ئەگەر بزانێ ئەبێ ئیجابی ئەشکێتەوە بەسەر هەندێک هەنگاوی سیاسی کەوا پەیوەندی بە نەتەوەی کوردەوە هەیەیان پەیوەندی بە جەماوەری گەلی کوردستانەوە هەیە ئامادە بۆ ئەو باجە باو ئەو هەنگاوەش بنێت و ناشوێتی ئەو هەنگاوی ناوە پێشتر مەبدای دۆم ئەوەیەکەوە یەکگرتووە بە هیچ جۆرێک ئەمە بنەمایەکە پێویستە ڕوون بێ بە هیچ جۆرێک یەکگرتوو بە ئەخلاقی لە سیاستکردان ناکە مەبەستت چیە لە بێ ئەخلاقیکردن لە سیاسەتە ئەخلاق لە سیاست گیان ناکرێتەوە یەکگرتوو ئەخلاق لە سیاست گیان ناکاتەوە بەڵام بەدەستان قەز بە دەستەواژەی یەکەم دامڕشت چونکە وتنی ڕستەی ئەخلاق و سیاست هەمیشە بەیەکەوە گرێدراون ئەوە زۆر وتراوە بۆیە بەو دەستەواژەیە دامڕشت چونکە مەبەستم هەبوو بۆ ئەوەی کە یەکگرتوو ئەگەر بشزانێ لایەنێک یان کەسێک یان هێزێک یان سنتەرێکی ڕاگەیاندن یان ڕۆژنەماوانێک بە شێوەیەک لە شێوەکان لە کەمینایە بۆ ئەو هەڵوێستە ئەخلاقیانیکەوە یەکگرتوو هەیەی بۆ ئەوەی کەەوە هێرشی ناڕەوای بکاتە سەر وەک لە هەندێک جارە ئەیبینین یەکگرتوو هەرگیز لە ئەخلاقیاتی خۆی لا نادا بۆ ئەوەی کەەوە ئەوان بێدەم بکە یان بۆ ئەوەی کەەوە ئەوان قەنەعات پێ بکە یان لەگەڵ تەیار و ڕەوشێکی ئامان ناڕوە ئەگەر قەنەعاتی پێی نەبێەوە ئەگەر بژزانێ ئەنجامەکەی هەڵدێرە و لە بەرژەوەندی کوردستان لە قسەکانتەوا هەستەکەم کاک شیروان هەستەکەم بە شێوەیەک لە شێوەکان ئێوە وەکو یەکگرتوو بریندار بوون بەم کارەی لە نێوان کەوانەیە کە قسەی جەنابەت بوو بەم کارە ناخلاقی کە بەرامبەرتان کراوە چ لە سەراستی تۆڕە کۆمەڵایەتەکان چ لە سەراستی مەواقف کێن ئەمانە بەرامبەر ئێواکەن وە سوودیان لە میشە چییە؟ فەرمودەیەکی پێغەمبەر هەیە درودی خوای لەسەر بێ فەرموویە المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم یەکگرتوو بڕیاری داوە کەوا تێکەڵی خەڵک بکە بەو قەنەعەتی کەوا هەیەی ئەگەر چی خەڵکیش ئازاری بدا و ناڕەحەتی بکە و ئەزیتی بە لەبەر ئەوە مەبدەیەکە یانی یەکگرتوو ئەو مەسایلانی لا ڕوونە ئەمە بیخەرە هەموو بوارەکانی ژیانەوە سیاسەتکردنە دیبلۆماسیە ئابووریە کۆمەڵایەتیە یان هەر شتێکی تر لەبەرەوە ئازاردانی خەڵک بۆ ئەو منهەجیکەوە یەکگرتوو گرتوێتە بەر حاڵەتێکی طبیعیە و یەکگرتوو تەحملیشی ئەکات بەڵام ئەمە شتێک بڵێم جەنابەت لە سەرەتاوتی لە مەسەلەی داخستنی پەرلەمانە یەکگرتوو بێلایەن نییە یەکگرتوو قەناعەتی وایە کە داخستنی پەرلەمان هەڵە بوو یەکگرتوو لایەندارە لەو مەسەلە بە ئەتیباری ئەوەی کە پەرلەماندا بخرێ یان دانەخرێ کارا بکرێتەوە یان کارا نەکرێتەوە ئێمە بێلایەنین ئەمانەوە لە نێوانی ئەم دوو جەمسراوین نا یەکگرتوو ئەلێرایە لایەندارە بەوەی کەوا دژ بە داخستنی پەرلەمانە و لەگەڵ کردنەوەی پەرلەمانایە بەو ئیستیحقاقاتە ئینتیخابی کەوا ئێستا هەیە واتە بەو شکلی هەیە ئەکرێت پێنج لایەنەکە بگەنە ڕێکەوتنێک لە ڕێکەوتنەکان بە تەوافقی هەمویان نەک بە ئیجباری واتە نەک بە تەریکردن نەک بە کەنارنان نەک بە زۆرکردن و ئیجبارکردنی لایەنێک نا بەڵکو هەر پێنجیان بەیەکەوە بگەنە ڕێکەوتنێک بۆ ئەوەی کە ئەم گرفتانی کە ئێستا هەیە چارەسەر بکرێت ئەگەر ئەو پێنج لایەنە بەیەکەوە گەشتنە ڕێکەوتن هەر ڕێکەوتنێک بێ بە ڕێزامەندی هەر پێنجێکیان هەر پێنجان تەحملی بکەن هەر پێنجان خۆیان بکەن بە خاوەنی ئەو کاتە یەکگرتووش بە هیچ شوەیەک مەناعەتی نییەکەوە ئەو ڕێکەوتنە بێت ئەڵێ چۆنە نازانم ئەڵێم ئەوەی کەوا ئەو ڕێکەوتنە ئەکەن بەڵام بە مەرجێک ئەم بارودۆخە سیاسیەکەوە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە بەم شێوەیەکەوە هەیە یعنی ئەگەر جائز بێ بڵێم عیبەیە کەوا هەرێمی کوردستان لەم بارودۆخە سیاسی و کۆمەڵاتیکەوە ئێستا هەیەش باشە مامۆستا شیروان ئێوە کادرێکی یاساینین ئێوە ڕاوێژکاری ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانن لە ڕۆژانی ڕابردوو لە کۆبوونەوەی سەرۆکێریم لەگەڵ پارتە سیاسیەکان بڕیارێک درا کە لە 25
سپتەمبەر لە 25 ئەیلول ڕیفراندۆم بکرێت. یەکگرتووی ئیسلامی کوردستانیش لە باڵاترین ئاست حزوری هەبوو. ئێوە لەگەڵم بڕیارەدان و چی ئەکەن بۆ سەرخستنی ڕیفراندۆم؟ یەکەم مەسئلەی ڕیفراندۆم تەنها هی یەکگرتوو نییە، هی هەموو لایەنەکانەوەتە تەنها یەکگرتوو خاوەنی نییە بۆ ئەوەی کەوا حیزبێکی تەنها بە تەنهایی خۆی هەندێک هەنگاو بنێ لەگەڵ لایەنێک لە لایەنەکانیان لەگەڵ بە شێوەیەکی عام. پرسێکی نەتەوەیی جەماوەری گشتیە، یەکگرتووش بەشێکە لەو گشتە. ئەمە یەک. دوو، یەکگرتوو ئەو شاندە باڵایەکەوە ئامادەی ئەو دانیشتنە بووە. سێ داواکاری سەرەکی هەبووە لەو دانیشتنە. باش. یەکەم، ناکرێ ئێمە بەرەو سەر بخۆی بڕۆین کە پێوترێ ڕیفراندۆم یان گشت پرسی، بەڵام ئێمە هەندێک بارودۆخی سیاسایی یان لە یاسا دەرچوون هەیە لە هەرێمی کوردستانە بەو شکلە بمێنەوە. بۆیە داواکاری یاسایی هەیە بریتە لە کاراکردنەوەی پەرلەمان، گەڕانەوەی ئاساییکردنەوەی بارودۆخی حکوومەت و گەڕانەوەی ئەو وەزیرانە. ئەمە یەک. داواکاری سیاسی هەبوو ئەم داواکاریەتان لە بەیانەکەشە هاتووە و بۆ زوتنەوەی گۆڕان بووە بە شێوەیەکی تایبەت. پەرلەمانی گۆڕان نییە. مەبەستم لە وەزیرەکانی چ نەبێ. وەزیرەکان ئەوان ئەگەر ئێستا وەزیرەکانی یەکێتیش لابن هەمان قسە ئەکرێ. یعنی ناکرێت دەستگای یاسایی یان ئیداری هەرێمی کوردستان بکرێ بە موڵکی هیچ لایەنێک. باش. یعنی تەنها گۆڕان خاوەنی پەرلەمان نییە و تەنها پارتیش خاوەنی حکوومەت نییە. ئەمە یەک. دوو، مەسئلەی بارودۆخی سیاسی ئەوەی کەوا لە سەرەتایە باسمان کرد، ئەم پەیوەندیەی نێوان ئەم حیزبانە ئەڵێ هی میلەتێکە، دیموکراسیە، یاسا سەروەرە، گرفتی ئابووری نییە، بۆ خۆیان ململانەیەکن هەرچی لەیەک بکەن قەی ناکە. من هەندێک وڵات ئەزانم سەرۆکی حکوومەت کە ئەچێتە پەرلەمان ئەیکا بە شەڕەجنێ و هەندێک جا لەگەڵ پەرلەمەنتارەکانە بۆ لە کۆتاییە دوو شت هەیە. یەکەم یاسا، دووەم دادووە ڕزاڵە بەسەر هەردوو لایەنە. یعنی هەر یەک لەوان سنووری خۆی ئەزانێ. باش. داواکاری سێمتان؟ داواکاری سێم بریتە لە بارودۆخی بژێوی و کۆمەڵایەتی خەڵکی هەرێمی کوردستان. یعنی تۆ کاتێکەوە ئەلەم بارودۆخە خەڵکی بەرەو سەر بخۆی ئەبەی خەڵک چاوەڕێی شتێک ئێوە شتێکی دەست کرد. مەبەستمە یەک دوو پرسیار یترم هەیە، مەبەستمە ینی بە کورت و پوختی وەڵام بیتەوە چکە کات لە بەرژەوەندیمانە نییە. ڕای فەرمی یەکگرتووی ئیسلامی کوردستان سەبارەت بە دەستپێشخەریەکەی یەکێتی و پارتی بۆ بزوتنەوەی گۆڕان چییە کە لە دانیشتنی یەکەمە دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمان دانیشتنەکە بەڕێوە بات، لە دوایە و دانیشتنە سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمان لە بزوتنەوەی گۆڕان دیاری بکرێت کە گۆڕان ڕەتی کردوتەوە. زۆر بە کورتی بێ سوپاس. ئەگەر ئەو دانیشتنە ببێتە مایە ئەوەی کە کاروباری پەرلەمان ئاسایی بێتەوە و گۆڕان قبولی بکە و یەکێتی و پارتی و هەموو لایەک، من وازانم بەقینکردن و ڕقەبەرایەتیکردن لەم مەسەلەیە باش نییە ئەوە ئەکرێ هەنگاوی بۆ بنرێەوە ئەوە بکرێت. باش. وەڵامێکی پرسیارێکم وەرنەگرتەوە زۆر بە کورتی پێم بڵێ یەکگرتووی ئیسلامی کوردستان بە هەموو شێوەیەک پاڵپشتی لە ڕیفراندۆم و بەڕێوەچوونی ڕیفراندۆم و سەرخستنی ڕیفراندۆمە کات؟ ڕیفراندۆم پرسی نەتەوەییە، پرسی حزبی نییە، بەڵام یەکگرتوو پێی باشەکەوە بە تەوافقی هەموو لایەنەکان بڕۆی بۆ ئەوێ کرد نەڕۆی. نسبەتی ئەدنای تەوافقیش هەبێ هەر باشە، بەڵام بەشپرزەیی و بەم شکلە بڕۆی وازم شتێکی باش نییە. بەڵام پاڵپشتی لە ڕیفراندۆمەکە وەک بنەما یەکێک لە استراتیژەکانی یەکگرتوو سەربەخۆیی کوردستان ڕیفراندۆم بەڵێ، بەڵام بەم شپرزەیەنە. باشە. لە ماوەی ڕابردوودا دانیشتنی گەرموگوڕ لە نێوان پارتە ئیسلامیەکانی هەرێمی کوردستان هەبوو. ئێستا نێوانتان هەستە کرێسات بۆتەوە و قسەیەکیش لەسەر یەک لیستی هەبوو، ئێستا وترێت ئەوەش کۆتایی هاتووە. یەک لیستی کاری یەکگرتوو ینی جەنابی ئەمیندار باسی کردکەوە لەگەڵ یەک لیستیایە، بەڵام ئەگەر ببێ یان نەبێ ئەبێ بە تێگەیشتنی هەموو لە هەر سێ لایەنەکە بێ. ئێستادا و تێگەشتنە بوونی هەیە، ینی لە ئێستادا تا ئاستێکی باش ڕۆیشتۆ لەوانەیە لایەنێ لە لایەنەکان سەرنجێکی هەبێ یان شتێک، بەڵامێکی ئەکرێت لە داهاتووە هەندێک قسە و شتی لەبارەوە بکرێت. ئەگەر بوو ئەوە بە تەوافقی هەر سێ لایەنەکان لەسەر ئەوە هەیە. زۆر بەڕاشکاوی پرسیارەکەم بکەم، قسەیەک لەسەر ئەوە هەیە کە لە نێوان یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی کوردستان سەرەتا هاوڕابوون لەوەی کە یەک لیست بن، بەڵام ئێستا یەکێک لە پارتەکان بەبێ ناوهێنان کشاوەتەوە لەو مەسەلەی. وایە
احتمالە هەندێک تەحەفۆز هەبێ احتمالە هەندێک خوێندنەوەی تەحەفۆزەکان لەسەر بنشینی احتمالە هەندێک خوێندنەوەی تاکلانە ئایا هەڵە بێ یان ڕاست بێ هەبێ بۆ پارتیەکی دیاری کراوە هەبێ بۆ بارودۆخی دەنگدان و جەماوەریەتی لە هەرێمی کوردستانە. ئینسانی کاتی هەڵوێستی سیاسی ئەنێ بنیادی ئەنێ لەسەر هەندێک خوێندنەوە احتمالە بی پێکێ احتمالە نەی پێکێ. ئەمە مەسئلە بە ئیجباری ناکرێت. ئەمە مادەم کەواتۆ ئەتەوەی کۆ دەنگی بیکەواتە بێ هەمووی بە تەوافق و ڕەزامەندی یەکتر بێ. کەسێک قەناعەتی پێی نییە ئازادە، کەسێکیش قەناعەتی پێیەتی ئازادە. بەو شێوە ئاڵۆزیەش یەکگرتو تا ئێستا قەناعەتان پێیەتی؟ بەڵێ. هەر هەنگاوێکش لەو ڕۆوە هەبێەوە پاڵپشتیەکەن سەبارەت بە یەکلیستی لەگەڵ پارتی ئیسلامیەکان. تازەترین شتێک هەرەوەیەکەوە جەنابی ئەمیندار لە چەند ڕۆژی ڕابردوو باسی. باشە. من پێمەڵەن کاتم تەواو بوو مامۆستا شیروان شەمێرانی ڕاوێژکاری ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆ کاتی ئێمە و با بینەرانت بەخشیمان نەبن هەر بژین. بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا ئەڵلقەیەکی دیکە ڕێزی یادگار فایە خۆ مستافە جوانە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبوڵ بکەن بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتانە میشاوەدان بێت خواتان لەگەڵ.